بۆ ئەوەی بزانین قەبارەی ئەم زەویە چەندە لەم کەونەدا وە سەیری قەبارەی خۆشمان بکەین. 50,000 کیلۆمەتر دوور بکەینەوە ئەوە ئێمە یۆرانوس دەبینین. قەبارەکەی 14 جار گەورەترە لە قەبارەی زەوی. بەڵام ساتێرن قەبارەکەی 95 جار لە قەبارەی زەوی گەورەترە. پاشان ڕۆژ دەبینین ئەوەی کە خودای گەورە سوێندی پێ خواردووە و سوورەتی چی بەناو کردووە. جا سەیری قەبارەی ئەستێرەکانی تر بکەن لەو مەجزەڕەی کە ئێمە تیایداین. سایرس ئەی سەیری قەبارەکەی بکەن بە بەراوردکردن لەگەڵ ڕۆژ. جا ئەو لە چاو ئەستێرەی پۆلۆکس هەر ناداتە چاو. ئەی ئەستێرەی ڕیگل جاوەرە سەیری یووای سکۆتی بکە، گەورەترین ئەستێرەیە لە مەجەڕەی ئێمەدا. با بزانین قەبارەکەی چۆنە. ئەگەر هەموو کۆمەڵی خۆری لە بەردەمدا بنین 5 جار ئەوەندەی دووری نێوان ڕۆژ و زەویە. ئەمەش هەر هەمووی لە 25 میلیۆن کیلۆمەتری ڕووناچی زیاتر نییە. ئەگەر چەند ڕۆژێکی ڕووناچی بەردەوام بین پاشان چەند ساڵێکی ڕووناچی بەردەوام بین بە سەدان میلیۆن ئەستێرە دەدۆزینەوە کە بە سەدان ساڵی ڕووناچی لە ئێمەوە دوورن. هەتا دەگەینە 1000 ساڵی ڕووناچی ئینجا دەتوانین مەجەڕەی خۆمان بە تەواوی ببینین. مجەڕەی ڕێگای شیری و مجەڕەی ئێمە یەکێکە لە نێوان بیلیۆن مجەڕە کە بە نزیکەی 500,000 ساڵی ڕووناچی لە ئێمەوە دوورن. ئەمەش هەر هەمووی بەسەریەکەوە بەشێکە لە شتێکە پێدەگوترێ کۆزمێک وێب کە بەدەیان بیلیۆن ساڵی ڕووناچی لە ئێمەوە دوورن. ئەمەش هەر هەمووی بەسەریەکەوە گەردوونە یاخود یونیڤێرسە کە لە یاسایەکان و زانیاریەکانی زۆر بەکەمی دەزانین. و ئەو یونیڤێرسەش تەنها یەک گەردون و یەک عالەمە لە بەلایین گەردون و عالەمی تر کە لە زانیاری و یاساکانی کارکردنی هیچ کەسێک هیچ نازانێ تەنها ئەڵڵا نەبێ.